دڵیان پێویستت بەم هەژیری دەستکردە بێ. نووسین بۆ ڤیدۆ فلیکی. نووسین بۆ پرێزنتەیشن ماجیک سلایدس. نووسین بۆ لۆگۆ AI لۆگۆ میکر. نووسین بۆ دەنگ مورف AI. بۆ بیرۆکەی نوێ ڤیراڵیتی AI. بۆ نووسین بۆ موزیک سونۆ. نووسین بۆ ماڵپەڕ واتە تۆ وێبسایتێک دروستکەی تۆ نووسین ئەیتێ وەسپی وێبسایتەکەیەکەی ئەو بۆ دروستەکە وێجیک. نووسین بۆ هەر شتێک واتە تۆ نووسینێکی ئەیتێ هەر شتێک بتەوێت کە تۆ دروستیکەی لە خەیاڵ تا بێت لە بیرکردنەوەکە تا بێت نووسینەکەی بەرێ ئەم بۆ دروستەکات. ناوی میکسۆیە.